سێ ساڵ بەسەر کۆچی دوایی هونەرمەندی دەنگخۆش عەتا چاوشین تێدەپەڕێت کە بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا لە شاری سلێمانی ماڵئاوایی کرد. سەرەتای تۆمارکردنی بەرهەمەکانی عەتا چاوشین ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی یاخود بۆ سەرەتای ساڵانی 1970کان جگەلەوەی کە یاخود جگە لە دەنگە خۆشەکەی ئەو وەکو ئاوازدانەر و وەکو شاعیر و وەک مەقامبێژیش بەرهەمی هەبوو هەمیشە کاری بۆ پارێزگاریکردن لە مۆزیکی ڕەسەنی کوردی کردووە. ئێوە وەرن تەماشاکەن لە وەرینی گەڵاڕێزان ئای لەم ئافاتە بێڕەحمە چوار وەرزی کردووە بە خەزان دەست لەسەر کەس ناپارێزێ ورد و درشت زانا و نەزان سەر لەبەر هەمووی دادڕی کۆڕی دۆستان و ئازیزان خۆزگە زۆری پێ نەچوایە لێک بچڕان و درازان شو ناشويك بهويتو من خو مزري مليهي وام نشار زار ريدور أبري ريدور أبري مليهي وام نشار زار ريدور أبري ريدور أبري هونەرمەند عەتا چاوشین دەمێکەیە وە لە دڵمای حەزەکەم ئەو پرسیارە لێ بکەم کاک عەتا تۆ باوکە ناوی چییە؟ ئەمین وڵی بکەشف و چییە؟ ئەمین کاک عەتا ئەمین چونکە لەوەتەی گۆرانی ئەڵێی هەر بە عەتا چاوشین مەشهوری کەس تا ئێستا نازانێ عەتا چییە وەنیە؟ سەرەتا دوو گۆرانی تۆمار کردبوو لە تەلەڤیزۆنی کەرکووک بە عەتا ئەمین ڕۆی دوایی تر بەڵام خەڵک هەر چاوشینەکەیەوە هەر بە چاوشینەکەی من لە سەرەتاییە لە کۆرسی قوتابخانە ئاوین دوایی هەر لە سەرەتاییە من کە چوونە ناوەندی ئیتر من زۆربەی گۆرانیەکانی یادیان بەخێر حەسەن زیرەک و ماملێ و تایر تۆفیق و هەتا شەعبیەکان برایانی زیز و سێ محەممەدی سەفایەتر گۆرانی نەبوو من لەبەرم نەبێت. شعری ئەو شاعرە کلاسیکانە هەیە باوەڕتان بێ پارەمان نەبوو کتێبەکە بکڕین لێ پیاوی وەکو ئێوە لێکێ وەرمانەگەر لە ماڵەوە کتێبەکە منووسیەوە وەڵڵی بیر مەجارێکیان ئێوارێکیان کتێبێکی لە کوێوە بۆ کوێی وابزانم هێ منە مامۆستای منەچی تاریکە ڕوودا وا ئاگای لێ لە برادێک کڕیبی لە زەرفێک کابجا و کاتە کتێب زۆر بە نازایی بە تایبەتی لە کتێبخانی سلێمانیمانەکە ئاکڕا وتم پیاوی چابە ئەم شۆم کتێبم بەرێ بەیانیە دەمەوە وەڵڵاهی نەخەوتم تا کتێبەکەم نووسیەوە ئەگەر چی ڕۆی قەت ناچی لە یادم دەکەمە یادت بە یادی تۆوە شادم کە بارگات بۆ هەوار تێکنا ئەزیزم